سبەینێکە گەمەچی بە قووەت لە نێوان قووە زەویە و یاری ئیتیحادی سعودی هەیە لە خولی پاڵەوانێتی ئاسیا. ئێستا کە خۆم حازر دەکەم لێنزەکان کەلوپەلەکان هەر هەمووی دابین دەکەم ئەوانێکەوە سبەینێکە بڕیارە یاریەکەی پێ بگوازمەوە وەکو فۆتۆگرافەرێکی نێودەوڵەتی لە یاریگا ئامادە دەبم و هەموو شتێک ئامادەیە. پەنا بەخوا جوانترین ڕووماڵی لە بۆ دەکەم لەگەلم ببینێنەوە تا کۆتایی ڤیددیۆیەکە. گۆشە و لەقتەی زۆر تایبەتی کەریم بنزێما لەو ڤیددیۆیەدا دەبینن کە تێکڕای یاریەکە تا کۆتایی هەر هەمووی بە جوانترین شێوە هەوڵ دەدەم لە بۆتان بگوازمەوە جوانترین فۆتۆ لەو یاریە تۆمار بکەم، جوانترین فۆتۆ لەو یاریزانە بەناو بانگە تۆمار بکەم. ئێستاکە هەموو کەلوپەلەکان ڕێک دێخم هەر لە لێنزی تەلیفۆتۆ لە بۆ کانونەکەم لە بۆ نیکۆنەکەم فوجی فیلمەکە لێنزی وایدی لەسەردا دەنێم هەوڵ دەدەم بە هەرسێک کامێرا بتوانم باشترین فۆتۆ بگرم و ڤیددیۆش لە هەمان کاتدا کامێرای گۆپرۆ تایبەت بە ڤیددیۆ دادەنێم و هەروەها مۆبایلەکەشم بڵێن چەندین دیمەنی ناوازە و تایبەتی یاریەکەی پێ دەگوازمەوە وەکو ڤیددیۆ. ئەوە ئێلەگەکەیە وەرم گرتەوە، ئەوش پرێس کارتەکەم ئێستا وەرم گرتەوە و دوای نیوەڕۆ ئینشاڵڵا لە کاتی خۆیدا لە یاریگا ئامادە دەبین. ئێستا لە ناوی یاریگامە هێشتا یاری دەست پێ نەکردێت، تقریبان ساعتێک و نیو مایە، بەس هەروەکو دەبین جۆش و خڕۆشێکی زۆر لە ناو یاریگا هەیە. هەندەرانی یانەی قووە زەویە بە جۆش خڕۆشێکی زۆرەوە هەڵدەپەڕن. بڵند حەزی لێ ڕسمەکەم لێ بگری نازانم ستا خۆمان حەزێکی ڕسمی کەشکی لێ بگرین ڕۆژەکە زۆر گەرمە. Located in the video operations room, the VAR team has access to all camera feeds and automatically checks every match incident. In the event of a clear and obvious error, the VAR communicates with the referee immediately. The referee makes the check signal while لا حبيبي مقاعد هذا خليه معود كابتن
علي مدد وانا ما فيناش هاي كاردر والماردر؟ نعم. واير شحن دي سامسونج تايب سي قوي واير وماير بلا كلمة داي كريم تشتكي بالشنب دوای ڕۆژێکی دوور و درێژ چەند سەعات چاوەڕوانی لە ناو یاریگا و دواتر دوو کاتژمێری یاری
نەکەریم بنزێمە توانی هیچ گۆڵێک تۆمار بکە نە ئیتیحادی سعودی توانی بباتەوە بەسەر قووە زەویەدا لە کۆتاییدا قووە زەویە دوو گۆڵی کرد و بردیەوە و ئەو هەموو هاندەرێکەوە لە بۆ دیتن و لە بۆ دیتنی کەریم بنزێما و تام وەرگرتن لە گۆڵەکانی ئەو هاتبوونە ناو یاریگا هەمیان بێ ئەمەل بوون و هیچیان نەبینی لە کۆتایی یاریەکەیدا. ئێستا کە هاتیمەوە مارێ شایەکانەوە هەموو دانایە یەک پێویستە شەحنیان بکەمەوە پاتری و کەلوپەلەکان ڕسمەکانم باکاب کردیە لە بۆ ئاژانسی ڕسمە و نردیە ڤیددیوەکانیش باش چەند دەقەیەکتر دەست بە ڕێخستن و مۆنتاژکردنی دەکەم لەگەڵم بنشتی زۆر فۆتۆی زۆر تایبەتتان نیشان دەدەم و دیمەنی جوانمان تۆمار کردیە و لە هەمان کاتدا بشبینن فۆتۆگرافەران لەناو ئەو جۆرە یاریانەدا کو کار دەکەن بە چ شێوەیەک یاریەکە تۆمار دەکەن و جوانترین وێنەی خۆیان دەگرن.